سڵاو بینەرانی عزیز و خۆشەویست لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی یەکەم مەڵقەی بەرنامەیەک بە ناوی بەرنامەی ڕامان کە بە جێگای بەرنامەی ڕاستەوخۆی پێشووتر کە هەموو هەفتەیەک هەمان بوو ئەم بەرنمەیەش لە ڕۆژانی شەمان کاتژمێر 8 هەموو هەفتەیەک بڵاو دەبێتەوە. شیاوی ئاماژەیە بەرنامەی ڕاستەوخۆ یاخود بەرنامەی ڕامان بە شێوەی ڕاستەوخۆ هەردەمێنێ و دەبێت، بەڵام تەنیا ئەو کاتانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بڵاو دەکرێتەوە کە بۆنە یان پێژاتێکی گرنگ و یان مەراسمێکی تایبەت ئەو زەرورەتە بخوازێ کە یەکێک لە ئەندامانی ڕێبەری لەو بەرنمەیەدا ئامادە بێت بۆ قسەکردن لەسەر ئەو بوونەیە و بۆ وەڵامدانەوە بە پرسیاری بینەرانی بەرنمەکان. و ئێستاکەش بە یەکەم بەرنامەمان دەست پێ دەکەین. سەرەتای شەوی 13 حوزەیرانی 2025 ئاسمانی ئێران بەدەنگی تەقینەوە بەهێزە یەک لە دوای یەکەکان ڕووناک بووە. ئەمە دەستپێکی نمایشێکی خوێنایی بوو کە لە پلانێکی پێشوەختەی دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل و ئیمپریالیزمی ئەمریکا ئامادە کرابوو کە هەڵگیرسانی شەڕێک بوو جگە لەوەی نەخشەسازی لە تەلەڤیڤ و واشنگتۆنەوە بۆ دەکرا، بەشێکی نەخشەکەش لە تاران زەمینە سازی بۆ کرابوو. ئەم شەڕە بە شەڕی 12 ڕۆژە ناسراوە چونکە 12 ڕۆژی خەیان. شانۆگەریە کە سیناریۆکەی بە هاوبەشی لەلایەن ئیمپریالیزمی ئەمریکا و دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیلەوە نووسرابوو و ڕژێمی کۆماری ئیسلامیش ڕۆڵی قوربانیکی تووڕەی تێدا دەگەڕێت. بۆ ماوەی 12 ڕۆژ ئاگر و ئاسن بەسەر خەڵک داباری، پاشان کاتێک نمایشەکە گەیشتە لووتکە بە ئاگربەستێک جەنگەکە کراوە. دواتر هەریەک لە ڕژێمەکان لە تاران، لە تەلەڤیڤ و واشنگتۆن خۆیان وەک براوەی ئەم گەمەیە ناسن. بۆ قسە و باسی زیاتر بانگی هاوڕێسایی دەمانیان دامی کمیتەی ناوەندی کۆمەڵەمان کردو و بێت و بفەرمێ و جوابی هەندێک پرسیارمان بداتەوە. هاوڕێسایید بەخێر بیت. سڵاو بۆ ئێوە، بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر سپاس. سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە. هاوڕێسایی دەمەوێت لە ڕێشەی کێشەکەەوە دەست پێ بکەین. ئەم شەڕە لە بۆشاییدایان لە هیچ ڕووی ئەوە نەبوو کە پاشزەمینەیەکی نەبوو بێ. بەڕای تۆ کامانە بوون ئەو قەیرانە ناوخۆی و بەژەوەندیە سیاسیانەی کە وایان کرد لە هەرسێ هێزەکە واتە ڕژێمی تیرۆریستی ئێران، دەوڵەتی فاشیستی ئیسرائیل و ئیمپریالیزمی ئەمریکا کە پێویستیان بەم گەمە سەربازیە هەبێت بۆمانەوە و برنەپێشی ئامانجەکانیان. هاوڕێ بارام، باسکردن لە هۆکارەکانی هەڵگیرسانی ئەم شەڕە بەڕاستی زۆری پێدەوێت، چون ئەم پرسیارە خۆی پرسیارێکی زۆر بەربڵاوە و زۆریش گرینگە، بۆیە تاو جێگای کە من بتوانم ئاماژە بە هێندێک خاڵ و هۆکاری هەڵگیرسانی ئەم شەڕە دەکەم. ئێمە دەزانین دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی لە ساڵی 1357 هەتاویەوە تا ئێستا کۆماری ئیسلامی بەردەوام دروشمی نابودی و لە نێوبردنی دەوڵەتی ئیسرائیلی داوە. بەنیسبەت ئێرانەوە ئەم دروشمە وەکو ئامرازێک کەڵکی لێ وەرگیراوە بۆ قایمکردنی پێگەی خۆی، دەسەڵاتی خۆی، بۆ کاریگەریدانان لەسەر هەست و ئێحساساتی موسڵمانانی ناوچەکە و بە تایبەتیش ئەو کەسانەی کە بەنیسبەت داگیرکاریەکانی دەوڵەتی ئیسرائیل یا سەرکوتگەریەکان و کوشتارەکانی دەوڵەتی ئیسرائیل کە لە فلەستین کردوێتی کەڵکی لێ وەرگرتووە. ئەگەر باز لە خودی دروشمی لە نێوبردننی ئیسرائیل بکەین، دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی تا ئەم ڕۆژ هەوڵ دراوە کە من پێم وانە ئەمە هەوڵێکی جدی بوێت بۆ لە نێوبردننی دەوڵەتی ئیسرائیل، بەڵام هەمیشە دایم وەکو ئیستراتیژیەک کۆماری ئیسلامی بۆ خۆی دیاری کردووە و لەسەر ئەو ئەساسە سیاسەتی داڕشتووە و لە ناوچەکەدا حضوری پەیدا کردووە، توانیوێتی پەڕ و باڵی لە ناوچەکەدا بڵاو بکاتەوە. هەمومان دەزانین کە لە لوبنانەوە بیگە تا سووریا، تا دێتەوە عێراق، تا فلەستین، تا یەمەن و وڵاتانی دەوروبەر کاریگەری ئێران بەرچاوە، دەست تێوەردانەکانی بەرچاو بووە و ئەمانەش بۆتە باعیسی ئەوەی کە نیگەرانی لە ناوچەکەدا دروست بکات. هۆکاری هێرشی یا ئەم شەڕە یا بڵێن هێرشی ئیسرائیل بە پاڵپشتی ئەمریکا بۆ سەر ئێران، من خۆم لەسەر ئەو باوەڕم کە لەم سەردەمەدایە، لەم مەقتە زەمانیەدا
دەوڵەتی ئیسرائیل مەترسی ئەوەی لێ نیشتووە کە وردە وردە بەرەو ئەوە دەچێت کە کۆماری ئیسلامی لەباری چەکی پێشکەوتو و تێکنۆلۆژی پێشکەوتوی شەڕەوە خەریکە پێش ئیسرائیل دەکەوێتەوە یا لانی کەم دەبێتە مەترسیەکی جدی لەسەر دەوڵەتی ئیسرائیل و بەهانەیەکیش هەیە بە پێی ئەو دروشمانەی کە کۆماری ئیسلامی بوویەتی بۆ لە ناوبردنی ئیسرائیل وەک ئیستراتیژیەک بۆ خۆی دیاری کردووە ئەمانە بووە باعیسیەوەی کە دەوڵەتی ئیسرائیل وەختێک ئەم مەترسیەی شک دەبرد وە پێشم وایە ڕژیمی ئیسرائیل ئەگەر کۆماری ئیسلامی هەر بەم نەفەسە لەسەر دروشمەکانی بەردەوام بێت هەر بەم نەفەسەوە لەسەر تیارکردنی خۆی بە چەکی پێشکەوتوو و تەنانەت بە چەکی ئەتۆمی بەردەوام بێت ڕژیمی ئیسرائیل و دەوڵەتی ئەمریکا بڵین دەوڵەتی ئیسرائیل بە پشتیوانی دەوڵەتی ئەمریکا ئەم شەڕی هەر لە پێش بووە دەبوو بیکات چون مەترسیەکە بە پێی هەڕەشەکانی ئێران بە پێی ئەو پێشکەوتنانەی کە لەباری تێکنۆلۆژی چەک و پێشکەوتن لە بواری پیتاندنی ئۆرانیۆمدا دەڕۆیشت وڵاتی ئێران یا دەوڵەتی کۆماری ئیسلامی بەرەو ئەوە دەچوو کە خۆی ببێتە هێزێکی ئەتۆمی لە ناوچەکەدا کە ئەمەش بە هیچ شێوەیەک خواستی وڵاتانی ئوروپایی و بە تایبەتی ڕۆژاوایی و ئەمریکا نییە هەمیشە و دایمیش ئەوان پشتیوانی ئیسرائیلن بۆ ئەوەی بتوانن ئەم جۆرە ڕژیمانە وەکو ڕژیمی ئێران کۆنتترۆل بکەن کە نەتوانن ببنە ئەو مەترسیە کە بەرژەوەندیەکانە لە ناوچەکەدا بخاتە مەترسیەوە هەوڵی ئەمریکا ئەوەیە کە کۆماری ئیسلامی دێرشدا کەوانێک باسکەین نە ئەم شەڕە نە شەڕەکانی پێشتر نە هەڕەشەکانی پێشتر هیچ کام ئەوانە ئەوە نەبوون کە وڵاتی ئەمریکا و ڕۆژاواییەکان ویست بێتیان کۆماری ئیسلامی بڕوخێنن یا ئەوەندەیان ئیجازە بە دەوڵەتی ئیسرائیل دابێت هەرچەند لەباری چەکەوە پێشکەوتوو بێت کە شەڕەکەوەندە گەورە بکاتەوە گوشارەکان ئەوەندە بەرین بکاتەوە کە کاریگەری لەسەر کۆمەلگای ئێران هەبێ و ڕژیمی کۆماری ئیسلامی بڕوخێ هەدەفی ئەوان کردنی کۆماری ئیسلامی ئێران بە ڕژیمێکی هاوتەریبی سیاسەتەکانی خۆیانە ئەگەر هەر بەم شێوازە وەکو ڕژیمێکی دواکەوتوو دژی خەڵکی و بە تایبەتی دژی خەڵکی ئێرانیش بمێنێتەوە ئەوەی بەلای ئەوانەوە گرینگە ئەم هاوجیهەتکردنەتی مەهارکردنێتی کۆنتترۆلکردنێتی لە ڕاستای سیاسەتەکانی خۆیاندا نەک ئەوەی کە مەسەلەن جارجار ئێمە دەبیستین بە خاتریەوەی کە لە ئێراندا خەفەقان هەیە بە خاتریەوەی کە خەڵک سەرکوت دەکرێت خەڵکی ئەدام دەکرێت خەڵک دەیگیرێ دەخرێتە زیندانەوە ئەمان فشاریان بۆ کۆماری ئیسلامی هێناوە تەنانەت ڕێکخراوە نێودەوڵەتیەکانت کە لەژێر کاریگەری ئەم دەوڵەتانی سەرمایەداریدان هیچ کات بە شێوەیەکی جدی ڕەخنەیان لە هەڵسوکەوتەکانی کۆماری ئیسلامی نەگرتو بەرامبەر بە پێشێرکردنی مافەکانی مرۆڤ مافی کەمینەکان و ینی لە هەموو بارێکەوە لە ئێراندا وی هەر وەختێک ویستێتیان بەهانەیەکی پێ بگرن کۆنتترۆڵیکەن ئەم دروشمانە مەترەح بوون هێندێک شت لە ئاستی نێونەتەوەیدا کراوە بۆ گوشار خستنە سەر ئێران ویە من دەڵم ڕیشەی ئەم شەڕی 12 ڕۆژەیە تقریبان هەر دەگەڕێتەوە بۆ ئەو کێشە مێژوویانە بۆ ئەو سیاستانەی کە خودی ئەمریکا وڵاتانی سەرمایەداری ڕۆژاوایی لە ناوچەکەدا بەدوایەوەن پاراستنی دەوڵەتی ئیسرائیل بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک نەکەوێتە ژێر مەترسی لە ناوچوونەوە یا دەوڵەتێکی وەکو ئێران بەسەریدا فایق بێت بۆیە ئیجازان بە ئیسرائیلدا کێرش بکاتە سەر ئێران و وەکو تقریبان ئێمە دەتوانین بڵین حاڵەتێکی چنگ و ددان نینۆکردن بوو نەکە ئەوەی کە بیانێ بە شێوەیەکی کامل نابودیکەن یا زەربەی زۆر قورسی لێ بدەن ئەوان هەدەفیان ئەوە بوو کە بە هەر شێوەیەک بووە پیتاندنی ئۆرانیۆم لەو ئاستەی کە ئێستا هەیە زیاتر نەبێ و تەنانەت کەمتریشی کەنەوە دیار بوو کۆماری ئیسلامی بە هیچ شێوەیەک ئەوەی قبول نەدەکرد لە مەترسیەکە ینی ئەو لەو مەترسیانە حاڵی بوو کە لە سەرەتی
قەت مەترسی ڕوخانی لەسەر نەبووە، قەت توێوانە بوو هەڕەشەکانی ئەمریکا وڵاتانی هێزی ڕۆژاوایی ئەو مەترسیانن کە دەسەڵاتی کەی بخەنە مەترسیەوە، یا خودی ئیسرائیل دەسەڵاتێک بێت کە بتوانێت لەو مەودا دوورەوە بتوانێت ببێتە مەترسی جدی لەسەر دەسەڵاتی کۆماری ئیسلامی. بۆیە هەر بەو پێەیە ئەو بەجددی قەت جوابی نەداونەتەوە، هەمیشە ئەویش بەنیسبەت خۆیەوە ویستوێتی سەودا و مەعاملەیان لەگەڵ بکە و هەر ئەو مەجالەش بووە کە ئەو توانەی لە ناوچەکەدا بەم شێوەی پەڕ و باڵ بکاتەوە و ئەو هەموو نیابەتیە لە ناوچەکەدا دروست بکات بۆ ئەوەی کە خۆی ڕاستە و خۆ لەگەڵ دەوڵەتێکی وەکو ئیسرائیل ڕژیمی ئیسرائیل بەشەر نەیەد وە هەموو گشارەکانی لە تەریقی ئەوانەوە بێ. و خاڵێکی دیکەی کە بووە باعثەوەی کە لەو سەردەمەدا ئەم هێرشە بکرێ ئەوە بووکە کۆماری ئیسلامی جیا لەوەی کە لە ناوەوە تووشی قەیرانی گەورەی ئابووری سیاسی و کۆمەڵایەتیە و لە ئاستی نێونەتەوەی و نێودەوڵەتیشدا پەراوێز خراوە، بەردەوام تووشی شکست بووە لە جەریانی شەڕی غەزا و ئەوەش دیتمان کە تقریبا شکستی حیزبوڵای بەدووادا هات، ڕوخانی ڕژیمی بەشار ئەسەدی بەدووادا هات و لەو لاشەوە تقریبا تا ئەندازەیەک حوسیەکان سەرکوتکران و دەوڵەتی عێراقی ژیا بڵێن لە هەنگرانی ئێران لە عێراقیش لەلایەن دەوڵەتی ئەمریکا و دەسەڵاتێکی ئێستا لەسەر کارە لە عێراقەوەوانش کۆنتترۆل کران، یعنی فەزاکە ئامادە بوو بۆ ئەوەی کە دەوڵەتی ئیسرائیل بە پشتیوانی ئەمریکا بێوێت زەربەیەک لە ئێران بدات کە ببێتە هۆکاری ئەوەی یا ئەوەی کۆماری ئیسلامی خۆی بێتە پای مزاکرە و قبولی بکات کە پیتاندنی ئۆرانیۆم درێژە نادات، یا ئەوەی کە دەبوو حتمما خۆی زەربەیەک لەو ناوەندانە بدات کە ئەو پیتاندنەی تێدا ئەنجام دەدرێ و بە تایبەتی ناوەندە موشەکیەکان کە دەکرا لە داهاتوودا ببنە مەترسی جدی لەسەر قەوارەی دەوڵەتی ئیسرائیل. هاوڕێی کاک سعید حەزم نەکرد قسەکانی پێ بڕم، بەڵام هەر سەبارەت بە قسەکانی خۆت کە کردت چەند پرسیارێ پێما بێت دێتە پێشەوە. ڕژێمی ئیسرائیل و ئەمریکا بۆچی مەسەلەن کە ئەم هەموو کێشەیان هەیە لەگەڵ ئێرانە بەڵام نەیانویست ئەم ڕژێمە بڕوخێ کە بەردەوامیش لە ڕاگەیاندنەکانەوە ئەویان ئیعلاما کرد ئێمە نامانەوێت ئەو ڕژیمە بەڕوخێ بەڵام ئەمانەوێت لاوازیکن. مەسەن چی لە پشت ئەوەیە کە نایەنەوێت ئەم ڕژیمە بڕوخێ بەڵام بەردەوامیش مەسەن کێشەی ئەویان هەیە کە نابێ دەستی بگا بە یۆرانیۆم و کەوش بوو مەسەلەن هەوڵیاندا زۆرێک لە بنکە ئەتۆمیەکانی بتەقێنەوە. یعنی ئەمانە پرسیارێک نایەنێتە پێشەوە ئایا مەسەلەن ئەم شەڕە ئەگەری نییە سەر هەڵباتەوە یان پێمان وانییە کە جارێکی تر ئەم شەڕە هەڵباتەوە و لە ژێر نامنیشانێکی ترا؟ بەنسبەت بەشی ئەوڵی پرسیارەکەت کە بە شێوەیەکی کۆنکرێت وە مشەخەز بوو کە دەڵەتی ئەوەی کە نایەنەوێت کۆماری ئیسلامی بڕوخێنن، خۆمان دەزانین لەباری جوغرافیەوە دەوڵەتی وڵاتی ئێران لە نقطەیەکدا هەڵکەوتووە زۆر حساسە، زۆر هەستیارە. لە ساڵی 1357 ئاڵوگۆڕێک لە ئێراندا کرا کاریگەری لەسەر کولی خاوەرمیانە هەبوو کە تا ئێستاش ئاسەوارەکەی یعنی دەتوانین بڵێن هەر ئەم شەڕی ئەم 12 ڕۆژەیە ئەم گرژیانی کە ئێستا لە ناوچەکەدا هەیە هۆکاری بەشێکی هۆکاری ئاڵوگۆڕێک بوو کە لە ئێراندا ڕوویدا. هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی بە هێزبوونی ئیسلامیەکان لە ناوچەکەدا توانی ئەم کاریگەریە نیگەتیڤەی لەسەر ئاسی ناوچەکە هەبێت، چ بە نیسبەتی ئازادیەکانەوە، مافی مرۆڤەوە، دروستبوونی شەڕی نیژادی، تەقویەتبوون و گەشەکردنی دەمارگرژی لە ناوچەکەدا. ئەمە گرنگی وڵاتی ئێران نیشان دەدا لە ناوچەکەدا، بۆیە دەستبردن بۆ ئەوە مەجالدان بەوەی کە ئێستا بە ئاسانی لە ئێراندا ئاڵۆزیەک بێتە پێشێ، ئەوان بیر لە ئەواقبەکەی دەکەنەوە و تازەش لەو ناوچەیەدا ئەوان ڕەقیبی دیکانێ، مەسەلەن رووسیا ڕەقیبە، چینیا ڕەقیبە، وڵاتانی وەکو عەرەبستان و ئەوانە دەتوانن لە ناوچەکەدا ببنە هێز، تورکیا هەیە. بۆیە زۆر بە پارێزەوە بەنیسبەت ئێرانەوە هەڵس و کەوت دەکەن. ئەوان دەیانەوێت
ئاڵ و گۆڕ بەسەر کۆماری ئیسلامیدا بێت بە ئاڵ و گۆڕەکانیش تقریبەن بە شێوەیەک بکە خۆیان توانی بێتیان بە شێوەیەک ئاراستەی بکەن. تەنانەت ئێستا ئەوان ڕزایەت بەوە دەدەن کە هەر لەم دەسەڵاتی ئێستادا ئەگە ئاڵ و گۆڕێک بێتە پێشی ئێستا ئیسلاحخوازەکان بێنە سەرکار، کەسانێکی نەرمتر وە تقریبەن هێندێک لە ئەنگری ڕۆژاوا و غەرب و ئەوانە بێنە سەرکار، یا کەسانێکی کە لە ئەنی کەم زۆر لایەنگری پیتاندنی ئۆرانیۆم و ئەو هەزم هەموو هەزینەیە نین کە دەکرێەوە دەشزانن عاقیبەتەکەی بە قازانجی وڵاتی ئێران و کۆمەلگای ئێران نییە، ئەم کەسانە بێن دەسەڵات بەدەستەوە بگرن. ئەوان ئاڵوگۆڕێکی لەو ئاستەیاندا دەوێت، یعنی بە شێوەیەکی ڕووکەش ئاڵۆگۆڕێک ڕوودات، نەک بە شێوەیەکی ڕیشەیی شۆڕشێک لە ئێراندا ڕوودات کە ئەوان نەزانن ئاراستەکەی بەرەو چۆ دەچێت. هەروەکو چون تەجروبیانەیە ڕژیمی شاکەڕوخا ئەوان زۆر هاوکاری خومینی و لایەنگرانی بوون بۆ ئەوەی کە ببنە ئەو هێزە. هەمومان دەزانین ئێستا لە بیرمان ماوەلانکە مەگەر کەسێکی وەکو تۆش مەسەن لەو سەردەمەدا لە بیری نەبی خوێندوێتەوە کە خومینی وەختێک لە نەجەفەوە دەڕوا بەرەو پاریس ویان لە عێراق خۆ دەستی بۆ پاریس، هەموو ڕۆژێ ڕادیۆی BBC یا رادیۆکانی ئەمسالی BBC لە اختیاریدا بوو، یەک قسەی لە دم دەهاتە دەرێ بە سەرتاسەری دنیادا بڵاو دەکرایەوە و یارمەتیدەری بن بۆ ئەوەی کە بتوانێت لە ئێراندا ببێتە وەزنەیەک لایەنگرانی خۆی ڕێک بخات و ڕژیمیشان ناچار بکەن دەست لە دەسەڵات بکێشێتەوە، ئەرتەشەکان بۆ مەهار کرد. بەڵام ئێستا ئیتر ئەو کات نییە، یعنی ناتوانن بەم شێوەیە لەگەڵ سپای پاسداران و لەگەڵ ئاڵوگۆڕێکی بەسەر ئەرتەشی ئێراندا هاتووە ئەو معاملەیە بکەن. چون ئێمە هەمومان دەزانین ئێستا ماوەی 4-5 دەیەکە کە کۆماری ئیسلامی شکڵی گرتووە، ئەگەر بە زاهیریش بێ کەم پێم وایە خۆ بەشێکی واقعیە ناکۆچی بەرژەوەندی دەسەڵات و ئەمانە لەگەڵ وڵاتانی عەرەبی لەگەڵ وڵاتانی ڕۆژاواییدا هەیە و هەر ئەمانش بۆتە باعیسەوەی کە ئەمە خۆیان پێگەی خۆیان لە ناوچەکەدا بەهێز بکەن، هەر بە خاتری سیاسەتە چەوتەکانی وڵاتانی ڕۆژاوایی و وڵاتانی سەرمایه‌داری و جەنایەتەکانی ئیسرائیل کە لە بەدژی فلەستینیەکان کردوێتی. خۆ حەماس جریانێکی سونیە، بەڵام بۆ ئەوەندە کۆماری ئیسلامی گرنگی پێدا و لە پشتێتی، یعنی ئەمە خۆی نەوعێک دژایەتی کردنە یا کورتکردنەوەی دەستی وڵاتانی عەرەبیە لە ناوچەیەدا، پەرەدانە بە نفوزی خۆی لەو ناوچەیەدا. هەموو ئەوانە بۆتە باعیسەوە کە ببێتە مەترسیەک، ئەوان دەیانەوێت ئەم مەترسیە کەم بکەنەوە، دەیانەوێت بچێتەوە لاکی خۆی لە نێو ئێراندا. ینی ئەگە بە شێوەیەکی کۆنکرێت وڵامی پرسیارەکەت بدەمەوە، نایانەوێت ئێستا کە هیچ بەدیلێک لە گۆڕەدانیە، نازانن دوای ڕوخانی کۆماری ئیسلامی ئێران بەرەو چۆ دەڕوا، چێیە کە دەسەڵات بەدەستەوە دەگرێ، ئەوان هەر بەم شێوەیە مەحافزەکارانەوە بە شێوەیەکی کۆنتڕۆڵ کراوە گوشاریشی بخەنە سەر گوشارەکانیان دێنن، نەک تا ئەو ئاستەی کە بیرروخێنن. بۆیە نایانەوێت بیرروخێنەوە بەو هۆکارانەی کە بە نەزەری من کە باسمان کرد. بەڵێ دەست خۆش. ئەوەش کاک بارام کە پرسیارت کرد ئایا ئەم شەڕا هەڵدەگیرسێتەوە ڕوو دەداتەوە. بەڵێ تاو جێگایی بە کێشەکانی نێوان ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوایی و ئێران دەگەڕێتەوە، یا هەر ئەو فشارانەی کە خودی ئیسرائیل دەیخاتە سەر ئەو وڵاتانە بۆ ئەوەی کە وشارەکانە لەسەر ئێران زیاتر بکەن بۆ ئەوەی کە قەناعەت بەوە بێنێت کە دەبێت دەست هەڵبگرێت لە پیتاندنی یۆرانیۆم. ئەوەیە مەسەلەن ئێستا ئێران حاضر نییە مزاکرەیان لەگەڵ بکە، داوای خەسارەت دەکا بۆ نیسبەت بۆمبارانکردنی ئەو شوێنانەی کە ئۆرانیۆمی تێدا بەرحاڵ دەپیتاندیان فەرزکەین پەرەی بە پیتاندنی ئۆرانیۆمەدا، یا مەسەلانی بە جۆرێک خەریکی بازگیریە، چون ئەو لە ئەوش لە مەترسیەکانیان حاڵەیەکە شتێکی وانە. و ئەمانیش مەسەلەن هەڕەشە دەکەن کە ئەگەر یا مەسەلەن ئەو هەڕەشەیەوە دەکا کە لە پەیمانی NPT کشانەوە لە پەیمانی مەنعی پەرەدان بە چەکی ئەتۆمی وانە دەکشێتەوە و ئەمە پێی وایە مەترسێکی گەورە دروست دەکانە ناوچەکەدا. و ئەوانیش پیان وایە ئەگەر لەوە بکشێتەوە گوشارەکان زیاتر دەبن و تەنانەت میکانیزمی ماشە
لەلایەن وڵاتانی بزلهێزی ئوروپاییەوە دەخرێتە کار و هەموو ئەو تەحریمانەی کە بەر لە مەسلەی بەرجام و ئەوانە لەسەر ئێران هەبوو ئەوانە هەموو دەگەڕێتەوە. یعنی تا ئێستا ئەم شتانە لە ئارادایە ئەوەی کە لە داهاتوودا لەسەر میزی مزاکرەدا دەنیشین ئێران پاشەکشە دەکا یان ناکا ڕاستی دەگەڕێتەوە مەسلەی گوشارەکانی ئەوان. ئەگەر من دەڵم ئەگەر وڵاتانی ئوروپایی یاخودی ئەمریکا نەتوانن ئێران پێشنە سەر میزی مزاکرە وەلانی کەم بۆ ماوەیەکیش بەمەسەن بۆ ماوەی 10 ساڵ بێ 5 ساڵ بێ هەر چەندێک قەناعەتی پێبێنن کە دەست لە پیتاندنی ئۆرانیۆم هەڵگرێ و ئەویش هەر لەسەر ئەم دروشمانەی بەردەوام بێ و بیەوێت مەسەرەن ئەو شوێنانە ئەو کارخانانە دیسانەکە نۆژەن بکاتەوە، من پێم وایە شەڕ دەبێتەوە شەر لەو ئاستەدا کە هەر ئەو شوێنانە بۆمباران دەکرێت، نەک ئەوەی کە زیاتر پەرە بستێنێ و پێمان وا بێت مەسەرەن تەسیری لەسەر ئاڵ و گۆڕی دەسەڵات لە ئێراندا هەبێت. سپاس بۆ ئەو ڕوونکردناوانە هاوڕێ ساید. بە پرسیاری دوم یان بە پرسیارێکی تر لەگەڵتا دەبم، ئەوەی کە لە ماوەی ئەم 12 ڕۆژەدا ئیسرائیل و دواتریش ئەمریکا هێرشیان کردە سەر هەندێ ئامانجی دیاریکراو، سروشتی ئەم ئامانجانە چی بوو و ئەم شەڕە وردبینە کە مەسەلەن وەکو خۆیان بانگەشیان بۆ کرد کە شەڕێکی وردبین بەو دژە مەدەنیە و تەنیا شوێنە ناوچە ئەتۆمیەکانی دەگرتەوە، چ کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر ژیانی خەڵکی سڤیل داناوە دواتریش کۆماری ئیسلامی چۆن وەڵامی پێداویستیەکانی بنەماڵی قوربانیەکانی لەم شەڕەدایە؟ بەنسبەت ئەوەی کە ئەم شەڕە چی لە ئێران کردە ئامانج، ئێمە هەمووان دەزانین کە زۆرتر هەدەف زەربەدان لە تواناییەکانی یا توانایە نیزامیەکانی کۆماری ئیسلامی بوو. مثلەن بنکە موشەکیەکانیان بۆمباران کرد، بەشی سیستمی بەرگری هەوایی لە پێشدا بۆمباران کرا و لە ئیقدامێکی تقریبەن چاوەڕوان نەکراودا ئەوە بوو تعدادێکی زۆر لە فەرماندە نیزامیەکانی کۆماری ئیسلامی لە نێو خۆی ئێراندا تیرۆرکران بە پێی نەخشەیەک یا کارێکی کە پێشتر دەوڵەتی ئیسرائیل لە ئێراندا کردبوویەوە توانی ئەم کەسانە حەزف کات. بەڵام لەگەڵ ئەوەشدا هێندێک شوێنی مەدەنی مەسەلەن وەکو سەرچاوی ئەو شوێنانە کرانە ئامانج، کاریگەری کۆنکرێت و ڕاستەوخۆی لەسەر ژیانی خەڵک زۆر بەرچاوە. ئێران خۆی لە پێشدا لەباری ئابوووریەوە ئابوووریەکەیدا تەپی بوو، کۆمەلگای ئێران تووشی هەژاریەکی بەرچاو بووە، بێکاری لەو پەڕی خۆیدایە، کارگا و کارخانەکانی بەرهەمهێنان تقریبەن داخراون فەلەج بوون. یعنی کۆمەلگای ئێران پێش لە شەڕەکە لە بارودۆخێکی قەیراناویدا بوو لە هەموو بوارێکەوە، بەڵام دوای ئەم شەڕە ئەم قەیرانە چەند قات زیادی کردووە و هەمووشی بەسەر شانی خەڵکی فەقیر و هەژار کارمەندانی کەم دەرامەت داشکاوەتەوە. دەست و پەیوەندەکانی ڕژیم خودی دەسەڵات ئەگە واقعاً بەڕاستیمە پێمان وابێ مەسەن زەربەیەکیان خواردووە ئەو هەموو هەزینەیان نەدەکرد بۆ ناردنی مەسەلەن بە ملیۆن خەڵک بۆ مەراسمی تاسوعا یا مەسەن تاسوعا و عاشورای لە عێراق کە وەک باز دەکەن هەموو هەزینەی ئەو سەفرانە ئەو داوێت، ینی خودی ڕژیم داوێتی. بۆیە ئەم شەڕە هەزینەکەی کەوتە سەر شانی خەڵک، قەیرانەکەی بەسەر خەڵکدا شکاوەتەوە، جیا لەوەی کە لەباری مادیەوە ئەمە ئاسەوارەکانێتی، لەباری سیاسیشەوە بەهانەی زیاتری داوەتە دەست ڕژیمێکی سەرکوتگەر کە بە بەهانەی بوونی دوژمنێکی دەرەکی کە وەکو ئەمریکا و ئیسرائیل بن دەست بداتە سەرکوتیەکی خوێناوی و بێڕەحمانەی خەڵک لە ناوەوە و تازەش بەهانەیەشکەشی دەستکەوتووە بە بیانووی هاوکاریکردن لەگەڵ ئیسرائیل. ئێمە هەمومان دەزانین کە خەڵکی ئێران زۆر ژیرانە، زۆر سیاسی جوڵاوە. خەڵکی ئێران چاوەڕێی ئەوە نەبێم کارمان بۆ نێ ڕەنگە چەند سەد کەسێک مەسەرەن ئەو هیوایان بوو، بەڵام کۆمەلگای ئێران کە 80 ملیۆنە چاوەڕێی ئەوە نەبوو کە دەوڵەتی ئەمریکا بێ ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ بڕوخێنێ یا بەم شەڕەی ئیسرائیل بەم هێرشانەی ئیسرائیل وە لە ئاسمانەوە بێن دەسەڵاتی بۆ بگۆڕن.
بۆیە ڕەنگە مەسەن دەوڵەتی ئیسرائیل پیمانی ئەمریکا و چاوەڕوانی بوو بەڵام ڕەنگە دەوڵەتی ئیسرائیل و چاوەڕوانی بوو بێکە بە حەزبی ئەم فەرماندە نیزامیانە بە بۆمبارانکردنی ئەم شوێنانە هێن غیرەتێک بداتە بەر خەڵک و ڕاپەڕن بەڵام خەڵک زۆر لەوە سیاسی تر بوو کە ئەو کارە بکات چون دەیزانی کە قازانجی کارەکەی دەچێتە گیرفانی کێوە و چەندە مەدان خۆش دەکات بۆ سەرکوتی زیاتری و تازەش خۆشی چاوەڕێی ئەوە نیە کە دەوڵەتێکی وەکو ئیسرائیل بێ ڕزگاریکە ئەگەر چاوەڕێی ئەوە باش و ڕشێژینانە دەکەوتە ڕێ ئەو هەموو ئینسانە شەریفە لە زیندانەکاندا قەتڵ و عام نەدەکران بۆیە خەڵک دەیەوێت بە هێزی خۆی بە توانایی خۆی بە ڕێکخستنی خۆی شۆڕشێک بخاتە ڕێ و ئاڵۆگۆڕێکی ئەرێنی لە ئاستی ئێراندا بێنێتە ئاراوە دنا ئەو هەموو فەرماندە کوژران شاید خودی خامنەی ژەگە لەو شەڕدا کوژرا باید تەسیرێکی وای نەبوو خامنەیەکیان نزیکا دادنە بۆیە خەڵک ئێران زۆر سیاسیە بەبێ ئەوەی کە بکەوێتە ئەم داوانەوە بەسەر قەیرانەکاندا تێدەپەڕێت بەڵام دیارە لەباری معیشەتەوە لەباری گوشار و سەرکوت لەلایەن ڕژیمەوە و لە هەموو دانی بەشێک لە مەسایلی کۆمەڵایەتیەوە خۆشی دەکەوێتە ژێر بارێکی قورسەوە بەڵام بێهیوا نابێت و بەرنامە هەیە بۆ داهاتوو من پێم وایە کۆمەلگای ئێران کە هەر ئاڵوگۆڕێک قرارە ڕووبدا دەبێت لەسەر دەستی خۆی و بەهێزی خۆی بێت. بەڵێ ئاورە ساید وەگە بینین کە هەر لەژێر دەسەڵاتی ئەو ڕژێمە تیرۆریستی و چەوسێنەرەیە خەڵکی ئێستا تووشی بێ ئاوی بووەوە تووشی بێبەرقی بووە کە بە جۆرێک بۆتە هۆی بێکاری کە لە شارە گەورەکانە وەکو تاران لەوانە دەبین کە زۆرێک لە خەڵکەکان لە ناو باڵەخانەکانە دەژین دەبێ تۆنگە پلە بە پلە ئاو بەرن بۆ ماڵەکانیان و دواتریش بە جۆرێک وەک 100 ساڵ بەر لە ئێستا ئاو گەرمکەن و تا بتوان مەسەلەن خۆیانی پێبشۆن. ئەوە بابەتێکی ترە کە دوای ئەم شەڕی 12 ڕۆژە زیاتر قوڵ بۆتەوەمانە. بەڵام من لێرە دامەیە پرسیارێکی تر لە جەنابەت بکەم. کاردانەوەی سەربازی سپای پاسداران چۆن هەڵدەسەنگێنی لەم شەڕەدا؟ ئایا پرپەشتانەوەی وەڵامێکی ڕاستەقینە بوو یان زیاتر نمایشێکی پرۆپاگەندەیی بوو؟ هەروەها هێزەکانی تری لەوانە وەک ئەرتەش چ ڕۆڵێکیان لەم هاوکێشەیەدا گێڕا؟ پێم خۆشە منیش ئاماژەیەک بۆ خەیرانە بکەم کە تۆ باست کرد مەسلەی ئاو ئەوانە ساڵانێکی زۆرەکە خەڵک باسیەوە دەکات ئێران ینی کولی ناوچەکە تووشی وشکە ساڵی بووە و وڵاتی ئێرانیش بە تایبەتی لەم ساڵانەی دواییدا زۆرترین تەئسیری ئەم وشکە ساڵی لەسەر بۆ ماوەیەکی زۆر خۆ باسی وشکبوونی دەریاچەکان دەکرێت و وشکبوونی ڕووبارەکان دەکرێت و ئەم هوشتاریانە درابوو بەڵام بۆ مەسلەی ئاو بەم شێوەیە کە بە سەریع تووشی ئەو قەیرانە دەبن هەمووی هۆکارەکەی دەگەڕێتەوە سەر سیاسەتی نادروست و چەوتی کۆماری ئیسلامی لە هەزینەکردنی سەروەتێکی کە ئێران هەیەی تۆ حیسابیکە مەسەلەن هەر ئەو موشەکانەی ئەو موشەکە بالیستیکیانەی کە بەرەو ئیسرائیل دەیتەقاندن و لە ئاسمان خونسا دەکرانەوە هەر یەکەی چەندی هەزینە هەڵگرتووە ئەو بنکە ئەتۆمیانە کە بەم قایمی و بەم پتەویە داڕێژراون و پیتاندنی ئۆرانیۆم چەندەی هەزینەی ئێران بە فیرۆداوە دیتمان کە بەم شێوەیەش بوو بە دووکەڵ و ڕۆیش بە ئاسماندا. ئەگەر ئەم هەزینانە بۆ ژیانی خەڵک خەرج کرابان ئێستا ئەم قەیرانە بەم زەقیە نەبوو ئەم بێکاریە بەم زەقیە نەبوو ئەو قەیرانە کۆمەڵایەتیانەی کە باسییان دەکەین مەسلەی بێکاریە برسێتیە کەم ئاویە بێدەرەتانیە ئەم شتانە بەو شێوەیە نەبوو چون ژێرخانی ئابووری ئێران باشتردا دەڕێژرا کارخانەکان بەم هاسانیە تووشی قەیران و داخران نەدەبوون ژێرخانی ئاو و کارەبا و خزمەت گوزاریەکان مەسلە بیمەکان لە ئێراندا بەم شێوەیە بشارەکانی بەسەرشانی خەڵکدا نەدەشکاوە بۆیە هەمووی دەگەڕێتەوە سەر ئەو هەزینانەی کە بە نێوی دوشمنی دەرەکی و بۆ خۆپڕچەکردن لە ئێراندا کران و هیچیشی نەبوونا باعیسی ئەوەی کە بتوانن بەر بە ڕژیمێکی وەکو ئیسرائیل بەم چکۆلەیە بگرن کە بەم شێوەیە بێ لە نێو ئێراندا تەراتێن بکە
و وڵاتەکە ئاسمانەکەی بێدیفاع بمێنێتەوە نەتوانێت دیفاع لە خۆی بکات هەر کوێیەکان پێ خۆش توانی بۆمبارانی بکەن بەڵام ئەوان ئەو هەموو هەزینەیان کرد کە شتی وا ڕوو نەدا بۆی ڕوودا خەڵکی ئێران هەموو ئەوانە دەزانێ بۆیە بەڕاستی کۆماری ئیسلامی ئەمە نەتیجەی سیاسەتە چەوتەکانێتی کە ئێستا من ئاکامەکەی دەبینی بەشی دووەمی پرسیارەکە دەگەر مەطرحی کەیەوە مەمنون دەبم نا لە قسمەتم کاسەیەن پرسیاری دووەم ئەوە بوو کە بەورە کاردانەوەی سەربازی سپای پازاران چۆن هەڵدەست حاڵی کاردانەوە ئێمە مەجارێکی بۆ خوڵقا بوو بۆ ئەوەی کە خۆی نمایش بکە و نیشانی بدا کە تا ئێستا چی کردووە چەندە لە بواری دروستکردنی موشک و موشکی قاڕەپەیما و بالستیک و دوورهاوێژ و چی مەسەلەن ئەوانە چی کردووە و پێشتریش باسی ئەوەی دەکرێت کە سیستمی دژی هەوایی لە رووسیا و ئەوانە کڕیوە ئاسمانەکەی پارێزراوە بەڵام ئەوەمان کە دیت ئەمە هەر لە ئەوڵەوە ئەمە خونسا کرایەوە بەڵام بە نیسبەتی موشکەکانیەوە پێم وابوو ئەوەی لە جەنتەیدا بوو هەمووی هێنا دەرێەوە تەقاندی و دیتیشمان تەسیرێکی ئەو تۆی نەبوو ئەمە ڕەنگە لە داهاتوودا بتوانێت دیسان هەزینە بکاتەوە تا ئەم ئاستە دیسانەکە یا پێشکەوتوتر لەمە موشک دروستکات من پێم وایە هەم ئێران هەم ئیسرائیل دەیانتوانی شوێنی زۆر هەستیاری ئەو وڵاتانە بپێکن هەر بەو موشەکانەی کە بوویان هەر بەو چەکانەی کە کەڵکیان لێ وەرگرت بەڵام نە ئێران ئامانجی ڕووخاندنی ئیسرائیل بخۆ دیتمان پێشتر مەسەلەن موشکەکانیان داهاویە لە ئاسمان خونسا دەبوو یا لە بیابانێکیان دەدا یا مەسەلەن فرودگایەکیان چۆڵ کردبوو بۆ ئەوەی کە خەڵک خوبدایان کوردستان نەکردو مەسەلەن لەو فرودگا مەتروکە و چۆڵەیانەدا یا مەسەلەن مەسەلەکە جیدی بووەوە ئەوە بوو دیسانەکە مەسەلەن شەلم شۆرم هیچ نابێرم موشکی هاویش بۆ شارەکانی ئیسرائیل وەسەن خەڵکێکی زۆری سیویل یا مەسەلەن موشکەکان زۆر لە شوێنی مەدەنیدا داهات نەخوارێ و لەو ئاخریانەشدا دەوڵەتی ئیسرائیلیش تقریبەن هاوشێوە دەجوڵاوە بەنسبەت بەرژەوەندەکانی خەڵکی ئێرانەوە یعنی گەیشتبوونە ئاستێک یا دەبوو لەوە زیاتر ئیتر شارەکان بۆمبارانکەن وێرانکاری زیاتر دروستکەن یا دەبوو دەست هەڵگرن و خودی دەوڵەتی ئەمریکاش ئەوەی هەست پێکرد و نەک ئەوەی کە پێدوا بوو مەسەلەن و لایەنێکیان بەسەر لایەنێکیان دەزاڵ بووە مەترسی ئەوە هەیە گەم شەڕە کۆتایینێ مەسەلەن ئێران ئیسرائیل دەڕوخێنێ مەترسی لەسەر دەسەڵاتی ئیسرائیل دروست دەبێت یا ئیسرائیل بە پێچەوانەوە ئەوە دەکات لە هەردوو وڵاتەکە دوو دەسەڵاتی مەسهەبی دژە ئینسانی لەسەرکارن کە هەردووکیان لەلایەن خەڵکی خۆیانەوە تحتی تعقیبن ڕئیس جەمهور نەخست وەزیری ئیسرائیل ئەگەر شەڕەکە کۆتایی بێت بە دادگای بکرێت دەی لە ئێرانیش وەزعیەتی ڕاهبەرانی ئێران دەزانین کە لە ڕوانگەی خەڵکەوە چۆنە بۆیە بە نەزەری من ئەوانەی ئەوەی کە سپای پاسداران کردی بەشێکی هەر ئەوەی لە دەست دەهات و بەشی دووەمەکەشی ئەوە بوو کە خۆی نمایش بکە کە تاکوێ توانیوێتی موشکی نقطەزان یا فەرسکەین پێشکەوتوو دروست بکات ینی مەترسیەکانی بۆ سەر ناوچەکە نیشاندا بۆ سەر عەرەبستان وڵاتانی عەرەبی وڵاتانی دیکەی دەوروبەر ئەنی بەشێکیشی ئەوە بوو بەڵام بە نیسبەت ئەرتەشەوە ئێمە دەزانین دوای لە ساڵی 57وان خەریکن لەسەر ئەرتەش کار دەکەن بە نەزەری من جیاوازیەکی ئەو تۆ لە نێوان ئەرتەش و سپای پاسداراندا نییە ئەگەر لە هێندێک شتیشدا ئەرتەش وەکو سپای پاسداران زاهیر نابێ ئێستا فعلەن دەسەڵاتداری ئەسلی خودی سپای پاسدارانە بەڵام ئەگەر وەزعەکە زۆر حاد بێتەوە هەر فەرماندەکانی سپای پاسدارانی ئێستا فەرماندەی ئەرتەشیشن بۆ ئەم پێما ئیمکاناتێکی کە بوویانی هەردوو لایەن بۆ ئیستفادەیان لێ کرد بەڵام بە شێوەیەکی ڕەسمی ئەرتەشی ئێران وەکو سپای پاسداران نەچوو ئەو شەڕەوە چون هەم وڵاتانی وەکو ئەمریکا وڵاتانی ڕۆژاوایی بۆ ئەگەرێکی کە لە داهاتوودا ڕووداوە پیان وا بێت بێت چێهرەیەکی بڕێک مەخبولتر لە ئەرتەشی ئێران بە کۆمەلگا و کۆمەلگای جیهانی و ئێران بناسیێنن تقریبا بڕێک دوور ڕاهەنگر لەم کێشەیە بەڵێ
هەورە کاک ساید ئەمەوێ باسەکە بەرمەوە بۆ شانووی نێودەوڵەتی جیهانی یان سیاسەتی جیهانی چۆن ڕۆڵی ئەکتەرە سەرەکیەکانشی دەکەیتەوە مەسەلەن نمونە وەک ئەمریکا وەک بەشداربوویکی ڕاستەوخۆوە ئەوروپاش وەک وڵاتانی فەڕەنسا و ئەڵمانیا و بەریتانیا بە تایبەت لە بەرگی پۆلیسی باشا بوونەمانە چه هەڵوێستێکیان هەبوو بێدەنگی ماناداری هێزەکانی لەوانەش وەکو چین و رووسیا کە بەحسە پشتیوان بوون لە ئێران هەروەها هەڵوێستی وڵاتانی ناوچەکە کە دوو وڵات هەبوون لەوانە لە ژێرەوە دەمان بینین مەسەلەن هەڵس و کەوت و قسەیان هەبوو مەسەلەن لەوانە وەکو تورکیا و سعودیا ئەگەر جوابیان پرسیارم بیتەوە ئەگەر پێویستێ بەوە بوو کە جارێک تر دووبارەی کەمەوە پێم بەرەوە لە ئێمە دەزانین ڕۆڵی وڵاتانی ڕۆژاوایی و ئەمریکا تقریبەن هاوشێوەیە سیاسەتێک تاقیب دەکەن لە ناوچەکەدا مەسەلەی پرچەکبوونی ئێران یا بتوانێت ببێتە وڵاتێکی ئەتۆمی مەترسیە بۆ سەر کولی ناوچەکەەوە لەوانش بۆ لەسەر ئوروپا بەنسبەت ئەمریکاوە مەترسیە لەسەر ئیسرائیل کە ئیسرائیل خۆی بەشێکە لە ئەمریکا بەنسبەت وڵاتانی ئوروپاییشەوە هەر ئەو موشەکانەی کە ئێران دروستیانەکە ڕەنگە بگاتە بەشێک لە وڵاتانی ئوروپایی و هەرچی پێشکەوتوتر بێ لەو بوارە و مەترسیەکان زیاترن بۆ سەر وڵاتانی ئوروپایی و ئەگەر بژبێتە وڵاتێکی ئەتۆمی هەروە بۆیە هەوڵی ئەوان ئەوەیە کە بەر بە ئێران بگرن کە بگاتە ئەو ئاستە نایانەوێت لەوە زیاتری فشار بۆ بێنە خودی ئێرانی لەو مەسلەیە حاڵیە بۆیە سەرەڵای ئەو هەموو فشارانە مەسەلەن ئێمە ئەحساس دەکەین کە ئەوە باشە بۆ ترسی نییە بۆ ئەوە بێ منەت قسەیان لەگەڵ دەکا چون لیان حاڵیە دەزانێت گوشارەکانیان تا چەندێ دەزانێت فەرزکەین ئەوانیش قازانج و بەرژەوەندیەکانیان لە ناوچەکەدا چەندە ئاسی پەزیرە بۆیە حەول دەدەن کە بیکەنە ڕژیمێکی جۆڕایەڵ ئێستا بێتە سەرمیزی مزاکرە و لە داهاتوودا بتوانن بە شێوەیە کۆنتترۆڵیکەن فەرزکەین لە هاوشێوەی وڵاتانی وەکو پاکستان و عەرەبستان و تورکیا وەک باست کردن ئەین تقریبەن دەیانەوێت ئێران ببێتە وڵاتێکی ئاوە نایانەوێت بێتە وڵاتێکی ئەتۆمی کە مەترسی بێ بۆ سەر بەرژەوەندیەکانی لە ناوچەکەدا لە خودی ئوروپاوە بە تایبەتیش لەسەر ئیسرائیل چون ئەو دروشمەکەی سڕینەوەی ئیسرائیلە پیان وایە بوون بە وڵاتێکی ئەتۆمی هەر کاتێک ئەگەر بەڕاستیان بێ دەتوانن ئەم هەڕەشەیە ئەم مەترسیە ئەم ڕەشەیە عملی بکەنەوە بۆیە بە هەر شێوەیەک بێ ئەوان بەر بەوە دەگرن ئستا ئەگەر بە شەڕیش بێ بە هەر شێوەیەک بێ بەر بەوە دەکرین کە ئێران ببێتە وڵاتێکی ئەتۆمی منزورم بۆمبی ئەتۆمیە نەگەوەی کە تەکنۆلۆژی ئەتۆمی بۆ مەسەلەن مەسائلی دیکە لە نێو ئێراندا کەڵک وەربگرێت بەنسبەت هەڵوەستی رووسیا و چین ئێمە دیتمان تقریبا لە حەدی قسەدا بوو محکومیان کرد پشتیوانیان لێکرد یا فەرزکەین ئەگەر پێشتر سیستمی زیدی موشکیان دابێت بکە رووسیا ئاگادار بوون پێیدا بووانە مەسەن کارایەکی یان نەبوو یا هەرسێک بوو بەرحاڵ لەم ئاستەدا بوو محکومکردنەکانی لەلایەن دەوڵەتی عەرەبستان و تورکیا و پاکستانەوە ئەوانە هەر شتایەکی فۆرماڵ بوون چون ئەمانە تقریبان بە پێیوانێکی بەمەرژەوەندی منتقەی دەجوڵێنەوە تورکیا مەسەن بۆ خۆی ئەو هەموو تجارەتی لەگەڵ ئێران هەیە عەرەبستان هەموو تجارەتی لەگەڵ ئێران هەیە پاکستان دۆستێکی سەمیمی ئێران نییە بەڵام لەم بەختەدا مەسەلەن دێنن بە شێوەی ڕاگەیاندن پشتیوانی لێ دەکەن ئەمانە شتایەکی فۆرماڵن ئەمانە مەصرفی داخڵی نێوخوایانیان هەیە مەصرفی تقریبا ناوچەیی هەیە دەنا هیچ کامێکیان لەو شرایەتەدا حاضر نەبوون بەکردەوە هیچ هەنگاوێک هەڵێنەوە بەغیر لەزەوەی کە بە شێوەیەکی زارەکی ئەم شتانیان محکوم کرد بۆیە من پێم وایە هەڵسوکەوتی وڵاتانی زلهێزی ئوروپایی هاوپەیمانی ئەمریکا هەر لەو ڕاستایەدایە کە دەوڵەتی ئێران کۆنتترۆلکەن ینی نینۆکەکانی بکەن لە ناوچەکەدا کۆنتترۆلی بکەن هەروەکو دیتمان کە تقریبا تا ئەندازەیەکی زۆر توانی وێنە ئەو کارە بکەن حیزبوڵای بەدەستەوە نەماوە ڕژیمی بەشار ئەسەدی بەدەستەوە نەماوە وەزعیەتی فلستین و مەسلەی حەماسیەوە دەبینین کە چۆنە حوسیەکانی جەستاسیونەتەوە لاکی خۆیان وەختیوانی بە تەنیا بمێننەوە نورەی ئەوان دێکا تا ئەو جێگا سەرکوتیانکەن کە ئەوانیش لەسەر جێی خۆیان دانیشتنەوە
بۆیە ئەمانە ئەم سیاستانن کەوان تعقیبی دەکەن بۆ لە عینە بەڵام ئەوان سەری مارەکان بۆ مهمە مەسەلە ئێران دەیانەوێت خود لە خودی ئێرانەوە ئەو شتە بکەن ینی ئێستا کە ئەمانیان کردووە بێ خودی ئێران ڕسمەن ئەو شکست و تەسلیم و پاشەکشەیە قبول بکات تا ئەوانن بتوانن لە داهاتوودا مەعاملەی لەگەڵ بکەن بەڵام تا ئێستا ئێران بە شێوەی زارەکی هەرچەند زۆر جاری وا تووشی تەناقوزیش دەبن لە قسەکانی خۆشیاندا خەریکە ئەم بازیار ئیدامادا بەڵام زۆر بەداخەوە ئاسەوارە وێرانکەر و خراپەکەی لەسەر ژیانی خەڵک هەر بەردەوامە مەسلەی تەحریمەکان واقعاً اقتصادی ئێرانی فەلەس کردووە و لەسەر ژیانی خەڵک تەأسیری هەیە مەسلەی فەزایەکی زۆر خەفەقان و پڕ لە ترس و وەحشە لە کۆمەلگای ئێراندا بوونی هەیە کە ئەوە ئامرازێکە بەدەست ڕژیمەوە هەر کەس بجوڵێتەوە دەڵێ دوژمنی دەرەکی هەیە سەر بە ئەمریکایە سەر بە ئیسرائیلەوە بەم شێوەیە مثلن بە دژی خەڵک شکاوت. هاوڕێ کاک سعید لێرەدا ناوبڕێکی کورد وەردەگرین پرسیاری زۆر گرنگ ماوەکە قسەی لەسەرکەین بەڵام ناوبڕێکی کورد وەرەگرین و دێنەوە دەست پێ دەکەینەوە. بەڵە بینەرانی خۆشەویست سپاس کە تاوەکو ئێستا لەگەڵمانابوون هاتمەوە لاتان پێش ئەوەی درێژە بە گفتوگۆکانمان بدەین گرنگە لە بنەڕەتی ئەم شەڕە تێ بگەین. شەڕی نێوان ڕژێمی بۆژوازی ئاینی ئێران و دەوڵەتی زایۆنی وەک دەزانن جارێکی تەڕووی ڕاستەقینەی سیستەمی سەرمایه‌داری و سروشتی دڕندانەی دەوڵەتە چینایەتیەکانی بۆ هەمومان دەرخست. ئەمە جەنگی چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش نییە بەڵکو جەنگێکە کە بەخوێن و قوتی ئەوان بەڕێوە دەچێت. ئەمە دەرئەنجامی ڕاستەوخۆی کێبڕکەی ئیمپریالیستیە بۆ کۆنتترۆلکردنی ناوچەکە و هەوڵی بۆژوازی هەردوولایە بۆ پاراستنی بەرژەوەندیە چینایەتیەکانیان لەسەر حسابی ژیان و گوزەرانی پرۆلیتاریا. بۆ ئەوەی وێنەکە ڕوونتر بێت لەلاتان بە سەیری ئامارێک بکەین کە بۆتانی باسەکەم. بودجەی سەربازی ساڵانەی ئێران 25 ملیارد دۆلارە، یعنی تقریبا 24-23-25 لەم دەورەیە. ئەمە واتە ڕۆژانە زیاتر لە 68 ملیۆن دۆلار لە هێزی کاری چینی کرێکار دەدرێت و دەکرێت بە موشک و فیشک کە لە کاتێکدا کرێکاران لە ژێرباری هەژاری و بێکاری و گرانیدا پشتیان چەماوەتەوە. سەرمایه‌دارەکان و دەسەڵاتدارانی هەردوولا سامانەکانیان بە شەڕ و کوشتار زیاد دەکەن. ئەوەی لێرەشدا گرنگە کە بزانین ئەوەیە کە تەنیا هەڵدانی دە موشکی بالستیک بە ئاسماندا کە دەبێتە تۆز و واگر و ماڵوێرانی بودجەی دروستکردنی هەردانەیەکی 2 ملیۆن دۆلار بێ بەراوردی بکەین بە کەمترین موچەی کرێکاران بەشی موچەی زیاتر لە 100,000 کرێکار و بۆ ساڵێکیش ئەم داهاتە دەکرێت داهاتی 8,300 کرێکاری زەحمەتکێش بێ کە ئەمە ئامارگەلێکی بەڕاستی مەترسیدارە کە دەیبیستین. لێرەدا دەگەڕێمەوە لای میوانی زۆر بەڕێز هاوڕێ کاک سعید بەو پرسیارە لەگەڵ تا دەمەوێت دەست پێکەم. کاک سعید، کاردانەوەی هێزە کرێکاری و چەپەکان لە بەرامبەر هێرشی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێران چۆن بوو؟ هەمومان دەزانین ئینسان و هێزە چەپ و کۆمۆنیستەکان بە شێوەیەکی ئومانیستی دەڕوانە مەسەلەکە و ئەم شەڕەش بە شەڕێکی کۆنەپەرستانە و ئیمپریالیستی دەزانن یا بڵێن شەڕێکی کە لە نێوان دوو هێزی کۆنەپەرستدا لە ئارادایە و دژی بەرژەوەندەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشە لە ناوچەکەدا و هەر لەو ڕوانگەیەوە ئەوان بەرامبەر بە ئەو جنایەتانەی کە لە غەزە ڕوویدا یا بەرامبەر بە ئەو شەڕەی کە لە ماوەی 12 ڕۆژدا لە نێوان ئێران و ئیسرائیلدا هەڵگیرسا مەوزعیان گرتووە. ئەوان شەڕەکان مەحکوم کردووە و پێیان وابوو ئەم شەڕە لە بەرژەوەندی خەڵکدانێ بەڵکو بە دژێتی. ئەمە سیاسەتێکە کە لەلایەن دەوڵەتانی سەرمایه‌داریەوە هەروەکو لە کورتە باسەکەی تۆشدا ئاماژەی پێکرا بۆ کۆنتترۆلکردنی ناوچەکە
و بۆ سەرکوتکردنی هەر حرەکەتێکی ئازادی خوازانە و ئاڵوگۆڕخواز لە ئاراستەی بەرژەوەندیەکانی خەڵکدا ئەم جۆرە سیناریۆیانە دێنە ئاراوە. مەسەلەی غەزایە مەسەلەی ئێستا شەڕێکی کە لە فلەستین بەجێ خەڵکی فلەستین لەلایەن دەوڵەتی ئیسرائیل و درێژە پێدرێەوە بە بەهانەی هێرشی حەماس کە جریانێکی کۆنەپەرست و جەنایەتکارە بە بڕوای من بام لێرەدا ئەوە بڵێم و لەسەر ئەساسی سەرکوتکرانی مافی خەڵکی فلەستین و بە زاهر بۆ دیفاع لەوان توانیوێتی بەم شێوەیە خۆی بەهێز بکات و ببێتە هێزێک کە لە بەرابەر ئیسرائیلدا بوێستێ دیا بڵین ئەو زەربەیە لە 7 ئۆکتۆبردا لە ئیسرائیل بدات کە ئەمە لە ڕاستای بەرژەوەندیەکانی خەڵکی فلەستیندا نەبوو دەنا مەسلەیەکی زۆر ڕەواو ئینسانی لە فلەستین لە ئارادایە و قابلی پشتیوانیە لە هەموو بوارێکەوە لەلایەن ئینسانە ئازادی خواز و چەپ و مرۆڤ دۆستەکانەوە. بەڵام بەداخەوە وەختێک جریانێکی کۆنەپەرستی وەکو حەماس دەبێتە سەردەمداری لەتمە لەو مەسلەیەدا و دەستی ڕژیمێکی جەنایەتکاری خوێن ڕێژی وەکو ئیسرائیل دەکاتەوە بۆ ئەوەی کە ڕۆژانە بە بێپەروا خەڵک بکوژێ، بە سەدان خەڵک بکوژێ، بە هەزاران منداڵ بکوژێ کە ئەمانە هەموو دەستن قاڵبی جەنایەتی جەنگیەوە. بەڵام ئەو هەڵوێستەی کە لەلایەن کۆمەلگای جیهانیەوە دەوڵەتانی زلهێز و دەوڵەتانی جیهانەوە دەبێت بگیرێت بەرامبەر ئیسرائیل چاوپۆشی لێ دەکرێت. وێ بە بڕوای من مەوزەی هێزە چەپ و کۆمونیستەکان هەرچەند ئێمە بە دلیلی پرش و بڵاوبوونیان بە دلیلی ئەوەی وەزنەیەکی ئەوەندە بەهێزنی کە بتوانن تەئسیریان لەسەر ڕەوتی ڕووداوەکان هەبێت، بەڵام مەوزەیەکی ئینسانیان گرت و بە دژی ئەم شەڕەوێستانەوە و ڕایان گەیان کە ئەم شەڕە لە بەرژەوەندی هیچ کام لە خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێران و بە تایبەتیش لە ئێران و تەنانەت لە خودی ئیسرائیلیش نییە، لە هەردوو لاوە بە دژی خەڵکی کرێکار و زەحمەتکێشە وار سەرمایەکانی ئەو خەڵکەیە دەبێتە دوو کەڵبێتی بە ئاسماندا و هەرگیانی خەڵکی کرێکار و هەژارە بە نێوی سەرباز و لە ڕێخستنی زۆرا و زۆردا دەبنە گۆشتی دەمی تۆپ و لەم کێشانە لەم شەڕانەدا خوێنیان دەڕژێ. بۆیە مەوزەی هێزە چەپەکان ئەوە بوو کە ڕۆشنگەری بکەن خەڵک تووشی تەوەهم نەبێ ئەم شەڕاکە لە نێوان ئێران و ئیسرائیلدا هەڵگیرساوە و ئیسرائیل کە هێرشی کردوتە سەر ئێران ئەمە ناتوانێت ببێتە نقطە ئومیدێک دەریچەیەک بۆ ئەوەی کە ئێمە پێماوە بێلەوە دەتوانین ئازادیەک لە ئێراندا بە داهاتوودا ببینین و پێمان وابێ ئەمە دەبێتە باعثیەوەی کە لە داهاتوودا ئێمە لە ئێراندا کرانەوەی ڕوودا، بەڵکە پێیان وابوو کە وەزعەکە خراپتر دەکا و دەبێت بە دژی بوێستینەوە و دەبێت خوازیاری ئەوە بین هەرچی زووە ئەم شەڕە ڕابوەستێ چ لە 12 ڕۆژەدا دژ بە ئێران و چ لە خودی فلەستینیش. من پێم وایە هەڵوێستێکی ئینسانیان بوو هەرچەند هێزێک نین ساش دێڵێمەوەکە بتوانن کاریگەری قوڵیان هەبێ، بەڵام لە ئاستی دنیادا کە چاو لێ بکەی جریانێکی بەرینی کۆمەڵایەتی دژی ئەم نەوعە سیاسەت و شەڕانەیە کە ئەگەر ڕێک بخرێ و یەک بگرێ وەزنەیەکی بەرچاوە و دەتوانێت کاریگەری هەبێ لەسەر ڕەوتی ڕووداوەکان و ئاراستەکردنی سیاست لە ناوچەکەدا. سپاس بۆ ڕوونکردنەوەکان کاک ساید. ئەمەوێ بە پرسیارێکی تر دەست پێکەم، بەڵام ئەگەر بکرێت زۆر بە کورتی جوابیان پرسیاریان بیتەوە. لە ناوخۆی ئێرانشدا ئەم شەڕە بۆ تاقیکردنەوەیکی گەورە کاردانەوەکان لە نێوان باڵی ڕست و میانڕەو چۆن بوو؟ ئەگەر بە کورتی باسی ئەم جوابیان پرسیارم بیتەوە. ئێمە دەزانین ئەوانەی کە باڵی تونندڕەو بوو زیاتر خۆیان تون کردەوە بە دژی ئیسرائیل و ئەمریکاوانە دروشمەکانیان و تەنانەت بە دژی خەڵکی ئێرانیش زۆر تند و تیژتر جوڵانەوە و ئەو کەسانەش کە لە سایەدا بوون وەکو ئیسلاح تەڵەبەکان وەکو ئەو کەسانەی کە خراببوونە حەسری خانەکی و ئەوانە و ئەوانش مەجالەکەیان دەرفەتەکان باش زانی و خۆیەکیان نیشانداوە بوونە تقریبان لە قاڵبی منجی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا زاهیر بوون و پێیان وابوو کەیتی دەوری ئەم تونڕەوانە نەماوە ئاڵگۆڕەکان بەرەو ئەوە دەڕۆن کە
زمینە بۆ گەڕانەوە سەردەسەڵاتی ئەوان خۆش بێت بۆ ئەمەش خۆی تووشی بڕێک تەزاد و ناکۆچی کردوون لە ئێستادا ئێستا بەرەو شوێ دەڕوا بەڵام ئەم مەیلانەی بەڕاحەتی ئێستا بە دژی یەک قسە دەکەن چون پیان وایە ئێستا بەهانەی وایان دەست کەوتووەکە ئەمان سەرمای ئێرانیان بە فیرۆداوە ئەمانە وڵاتی ئێرانی وێران کردووە ئەمانە دوژمنایەتی تند و شوێریان لەگەڵ وڵاتانی ڕۆژاوای بۆ تەباعیسیەوەی کە ئێران زەرەت بکە ئەوانەیە ینی ئێستا مەجالیوان بۆ کراوەوە ئەم قسانە بکەن بەڵام هەمومان دەزانین ئەوانەی کە ئێستا لە دەسەڵات کەوتون خۆیان سەردەمانێک هەر عینی ئەم سیاسەتانیان پەیڕەو دەکرد و ڕەنگە زۆر خوێناوی تریش بەڵێ دوای 12 ڕۆژ ئاگرەکان کوژانەوە هەرسێ لایەن بانگەشەی سەرکەوتنیان کرد لێرەدا ئێوە چ شتێک دەبین یاخودەوە مانای چی دەدات هەروەها هەنگاوە دیبلۆماسی و دانستانە نهێنیەکانی دوای شەڕ چۆن بوون یان چۆن بەڕێ چۆن هەممان دەزانین لە ڕۆژەکانی کۆتایی ئەم شەڕەدا کە بڵێن فەرزستان لە ڕۆژانی 9 تا 12 ئەوانە وردە بەرەو ئەوە دەچوو کە زیانی گیانی لە هەردوو تەرەفەوە بەرز دەبەوە مثلەن ئیتروای لە هاتوو موشێکێکی کە لە ئێرانەوە ئاراستە دەکرا شوێنە مەدەنیەکانی لە ئیسرائیل دەپێکە و تەلەفاتی زۆر بەرچاوی داگە پێشتر مەسەن باسیوانەکە نەفرێک کوژراوە سەربازێک بریندار بۆ یان بە عەلەنی مەسەلەن دەدی ساختمانێکی دە 15 تەبەقە وێران دەبوو بە خەڵکەکەیەوە تێدا دەچوو و ئەمە دەیتوانی لە داهاتوودا گە درێژە پێشێ کاردانەوەی خەڵکی لێ بکەوێتەوە لە ناو خۆی وڵاتدا و بەنسبەت ئێرانیشەوە هەروە قەیرانەکە قوڵتر دەبووە کۆمەلگای ئێران هەر ئەوەندەی بەرگە دەگر کە لە ماڵەوە دانیشێ و هەستیان بەم مەترسیە کرد و هێنایان بە شێوەیەکی مهندسی کراو بە بۆمبارانێکی کە لە شەوەکانی ئاخردا دووسێ تیاری ئەمریکا هاتن کردیان ئەمە فەیسەلەیان بە شەڕەکەدا و فعلەن لەو ئاستەدا ڕایان گرت تقریبا بە شێوەیەکی بڵین بۆ ئەوەی کە ئابرومەندانە بۆ هەردوو دەسەڵات هەم ئێران و هەم ئیسرائیل کە هیچکان نەم مدعی ئەوە بن کە سەرکەوتون و نەم واش بێت کە بڵین ئەمە بە ڕسمی یەکی لایەنێکیان شکستی خواردووە بەم شێوەیە وێستاوە شەڕەکان ڕاگرت بۆ نەجاتی ئەم دوو دەسەڵاتە بە بڕوای من بەسە لە داهاتوودا چ دەبێت چاوەڕێ دەبین بەڵێ کاک ساید سەرۆکی ئەمریکا لە بەرەبەیانی ڕۆژی یەکشەمە 22 حوزەیرانی 2025 هێرشی کردە سەر سێ پێگەی ئەتۆمی لە ئێران کە بریتی بوون لە فۆردۆ و نەتەنز و ئەسفاهان و لە ڕۆژێ دواتریش لە کاتژمێر 6:02 ئێوارەی 23 حوزەیران ترامپ ڕایگەیان کە ڕێکەوتنامەی ئاگربەز لە نێوان ئێران و ئیسرائیلدا تاوەکو بڵین لە 25 حوزەیران بە تەواوی جێبەجێ دەکرێت بەم شێوەیە ئاگربەز لە 24 حوزەیرانی 2025دا بە فەرمی دەستی پێکرد ئایا بەڕای تۆ ئەم شەڕە لە کۆتاییدا چی گەیان ئایا مەسەلەن بڵین براوە هەبوو لەم شەڕە لایەنێ شکستی خوارد یان ڕای ئێوە وڵای زۆر شی تێدایەکە ئینسان باسی بکە پێم وایە بەرنامەکە مەجای نەماوە بەڵام بە کورتی من باسیەوە دەکەم کە ویستی ئەوە نیشان بدرێت کە ئەمریکا دەسەڵاتی باڵای هەیە ئەو چەک و ئەسلحانەی کە ئەمریکا هەیەی تەنانەت بە ئیسرائیلیش نەدراون قسەی آخر ئەمریکا دەیکا دەنارە بۆمبارانە دەکرا لە سەرەتای ڕۆژەکانی شەڕەوە بکرابایە بەڵام جوای پرسیارەکەی پێشتردا باسم کردکە وەزعەکە گەشتی بۆ چووە و ئەمە تقریبا سناریۆیەک بوودا ڕێژرا بوو لە کۆتاییدا بەم شێوەیە شڕەکە کۆتایی پێبێنن کە ئەمە مثلا بڵێن هێزێکی وەکو ئەمریکا بێ هاوتا لە ئاستی دنیادا خاوەنی ئەم جۆرە چەکەیەوە دەتوانێت بەم شێوەیە خاتیمە بە قەیرانەکان بێنێ بە بوونبەستەکان بێنێ کە مەسەلە ئەوەی ئیسرائیل دەتوانی بەو شێوەی کە لازمە ئەم بنکانە بتەقێنێتەوە ئەو هێنای مەسەلەن بە بۆمبارانکردن لە شێوەیەکدا کە بە بڕوای من ئەویش ڕەنگە نەیتوانی بێ بە تەواوی لەبێ زۆر شیان پێگەیان بەنوێ بە تایبەتی زەخترینیان ئەوە بووکە بێ هاوتایی هێزی ئەمریکا لە ناوچەکەدا نیشان بدرێ و هەم خۆشی بە حاڵەتێکیش ببێتە منجی لەم جەریانەدا بۆ هەم دوو دەسەڵاتەکەەوە هەم بەو نێوەی کە بالەوە زیاتر خوێن ڕژ نەڕژێ و خەڵکی ئێران و ئیسرائیلەوە زیاتر زەرمەند نەبن ینی بە بڕوای من هەمووی ویستیان خازانجێکی بچێتە گیرفانی ئەمریکاوە
هەورێ کاک ساید سپاس بۆ ڕوونکردنەوەکانت ئەمەوێ وەکو دوایین پرسیار ئەوە ببزانم دەرەنجامە درێژخانەکانی ئەم شەڕە 12 ڕۆژە بۆ داهاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی بۆ خەباتی چینایەتی لە ئێران چی دەبینن؟ ئێمە هەمومان دەزانین کە وەزعەکە لە ناوچەکەدا زۆر ئاڵۆزە و ڕوودانی ئەم شەڕە یا شەڕی لەم جۆرە یا هەر ئێستاش قەیرانی فلەستین واقعەن کاریگەری زۆری لەسەر ناوچەکە هەیە. هەموو ئەوانەش تا ئێستا کاریگەریان هەبووە لەسەر شکڵگرتنی هێزێکی چەپ و ڕادیکاڵ لە ئاستی ناوچەکەدا، بەڵام دڵنیام ئەم قۆناغەش تێدەپەڕێ و بە ڕوودانی ئەم شەڕە بەو جەنایەتانەی کە لە ئاستی ناوچەکەدا دەکرێت بە تایبەتیش لە فلەستین، دانیشتوانی وڵاتانی خاوەرمیانە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێستا زۆرترین زەختەکان لەسەر ئەوانەوە بە تایبەتیش تەبەقەی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی کەم داهات لەم ناوچەیە زیاتر باوەڕدێنن بەوەی کە تەنیا بە هێزی خۆیان دەتوانن ڕزگار بن. هیچ هێزێک توانایی ئەوەی نییە بێت ئەوان لە چنگ جەریاناتێکی مرتەجع و کۆنەپەرست دژی ئینسانی و نۆکەری سەرمایەداری ڕزگار بکات. و ئەوەش هێز و لایەنە چەپەکان ئینسانە ئازادی خواز و کۆمونیستەکان هان دەدات کە ناچارن دەبێت زیاتر هەوڵ بدەن کۆمەلگا ڕێکخەن، خەڵک بە مافەکانیان ئاشنا بکەن، سیاسەتە دژی ئینسانیەکانی وڵاتانی سەرمایەداری، وڵاتانی سەرمایەداری ئیسلامی کۆنەپەرست تا سەر ئێسقان ڕوون بکەنەوە و قەناعەت بە خەڵک بێنن کە ئەم هێزانە هەرچی زیاتر بەهێز بن لە ناوچەکەدا حوزوریان هەبێت بە دژی بەرژەوەندیەکانی ئەوانە و دەبێ هێزی خۆیان یەکخەن و ئەستور بە هێزی جەماوەری خۆیان لە ئاستێکی بەرین و ناوچەییدا بتوانن لەسەر ڕەوتی ڕووداوەکان ناوچەکەدا تەئسیریان هەبێ و بتوانن بەر بەم جۆرە جەنایەتە بگرن و بتوانن ئاڵوگۆڕێکی کە لە ئاستی ناوچەکەدا قەرارە ڕوو بدات ئەوانش کاریگەریان لەسەر ئاراستەکردنی هەبێت و لە قازانج و بەرزەوەنی خۆیاندا بیشکێنەوە. یعنی ئەمە حکمێکی مێژوویە، ئەگەر وانەکەین یا ئەگەر وانەکرێت بەڕاستی تر وردە وردە بەرەو کارەساتی زیاترەچی. هەوڕێ کاکساید ئەمانی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە زۆر دڵخۆش بووم کە لە یەکەمین بەرنامەی ڕامان لەگەڵمانە بەشدار بووی. سپاس بۆ شیکردنەوە و ڕوونکردنەوەکانت. زۆر سپاس بۆ تۆ هاوڕێ بارام، بۆ هاوکارانت و ڕێز و سپاس و خۆشەویستی تایبەتیشم بۆ بینەرانی تلڤیزیۆنی کۆمەڵ. زۆر سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ بینەرانی خۆشەویست، لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەی ڕامانی ئەم جارە تاوەکو بەرنمەیەکی تر هەرشاد.